وڵێتە بە تایبەتی چاکسازیەکانی حکوومەت یاریمی کوردستان لە کەرتی بانکی و تۆمارکردنی زیاتر لە 900,000 موچەخۆر لە پرۆژەی هەژماری من توانوێتی شۆڕشێکی دیکەی چاکسازی بێت لە کەرتی بانکی ئاسانکاریەکی زۆریش بۆ هاوڵاتیان بکات. من لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز جەمیل ئەبوبەکر بەڕێوەبەری گشتی بانکە پسپۆڕیەکانی هەرێمی کوردستان بە وەکالەت لە هەولێرەوە لەگەڵما. بەڕێز جەمیل سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەم چاکسازیانەی کە لە ماوەی زیاتر لە 5 ساڵی ڕابردوو کراوە بە تایبەتی لە کەرتی بانکی لە هەرێمی کوردستان تا چەندە بۆ پێشخستنی کەرتی بانکی لە هەرێمی کوردستان گرنگ بووە، توانراوە چی بکرێت؟ ئەو کاتتان باش، زۆر سپاس. من سەرەتا دەستخۆشی لە وەزارەتی دارایی و ئابووری جەنابی وەزیر و ستافی وەزارەت و بۆ ئەنجومەنی وەزیرانەکەم بۆ دەرکردنی ئەم بڕیارە کە بڕیار 288 لە 9 دەی 2025 بۆ لێخۆشبوون لە قەرزی خانوبەرە و نیشتە جێبوون و گەشت و گوزار و پیشەسازی کشتتوکاڵی لە سەر هاوڵاتیان کە لە 2009 تا 2013 درابوو بە هاوڵاتیان. ئەمە بەڕاستی بێزگە لەوەی لە سوی دواکەوتنەکەشان لێخۆشبوون، ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێم و بۆ ئاسانکاریێکی زۆر باشە بۆ هاوڵاتیان لەم کاتەیە کە خەڵکێکی زۆر سوودمەند دەبێت لەم بڕیارە. بەتەئکید ئەمە بۆ خەزانەی حکوومەت و بۆ چاکسازی لە بواری بانقیشە. باشە بەڕێز جەمیل ئەگەر بە دیاریکراوی پێمان بڵێ بڕی قەرزەکە چەند بوو تا چەندە هاوڵاتیان توانیانە لێی سوودمەند بن؟ ئەمە ئەگەر وەکو کۆی قەرزەکە وەرێک برێن وەکەوەی باسم کرد لە پیشەسازیان لە خانوبەرە زیاتر خانوبەرە بووە. بەڵێ 4 تریلیۆن دینار زیاتر بووە، بەس ئەوەی کە ماوەتەوە نزیکەی 2 تریلیۆن ماوەتەوە، یان نیوە بە نیوەی گەڕاوەتەوە نیوەی ترماوەتەوە. بەس دوای دەرچوونی ئەم بڕیارەی لە ئەنجومەنی وەزیران کە گەشتاندنمان پێ کردو بۆ بانقەکان پارەیەکی باش گەڕاوەتەوە و خەڵکیش بەرداوامە تا سیوێکی 12 دەتوانن هاوڵاتیان سوودمەند بن لەم بڕیارە. زۆر باشە. ئەوەی کە پێیوەستە بە تۆمارکردنی هاوڵاتیان لە هەژماری من ئیتر نزیک دەبێتەوە لە 1 ملیۆن هاوڵاتی کە لە هەژماری من تۆمار کراون، تا چەندە کاراسانی بۆ بانکەکان نێشتنی ڕۆتینات باوکات ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کردووە لە هەرێمی کوردستان؟ ببوورە وەڵاهی دەنگەکەت باش نەگەیشت. باشە، ئاماژەم بە پرۆژەی هەژماری من کرد. یەکێک لە هەنگاوە گرنگە استراتیژیەکانی کابینی نوێیەم بوو، نزیکە 1 ملیۆن هاوڵاتی لە هەژماری من تۆمار کراون. ئەمە تا چەندە کاراسانی بووە لەسەر بانکەکان بە تایبەتی نێشتنی گەندەڵی کەمکردنەوەی ڕۆتینات، وەکو بانکەکان چه ئستفادێکتان لەم پرۆژەیە کردووە؟ بەتەئکید ئەمە زۆر تەسیری زۆرە لە هەموو ڕوویەکەوە، هەم بۆ هاوڵاتیش باشترە، هەم بۆ حکوومەتیش و هەم بۆ بانقەکان و کار ئاسانیە. ئێستا ئێمە پرۆژەیەکمان بەدەستەوە لەسەر تەوجیهاتی ئەنجومەنی وەزیران بۆ کەمکردنەوەی بانقەکان لەبەرەوەی بانقەکان وەکو پێویست دەوریان نامێنێ. تۆگە هەژماری من هەبێ هاوڵاتی بچی بانقەکەی خۆی موچەکەی لە ئیتئێمە گۆگرێ، چی پێویستی بە مانقە و قەرەبارەغیەوە بۆ ئەوەی زەحام دروست بێ لە گەرمای هاوینی لە سەرمای زستان؟ بەتەئکید تەسیری زۆری هەیە و بەرژەوەندی زۆر هاوڵاتی تیا ئەم هەژماری من بتوانین بە زووترین کات لە هەموو سێکتەرەکان هەموو فەرمانبەران جێبەجێ کردن و ئینشاءڵڵا داوامان وایە ئەمەلمان وایە لە هەتا نهایەتی ساڵ ئەم هەژماری من و سیستەمی بانقی جێبەجێ کرێ، هیچ فەرمانبەرێک نەبێ بچی لە بانق موچە وەربگرێ. باشە، جگە لە پرۆژەی هەژماری من وە چاکسازیە کە بەڕێز تاماژت پێکرا ئاسانکاری لە قەرزەکان، چه چاکسازێکی دیکە لە کەرتی بانکی پلانی بۆ دانراوە؟ پێتان باشە چی بکرێت بۆی کە کەرتی بانکی زیاتر لە خزمەت بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتی هەرێمی کوردستاندا بێت؟ لە بواری کەرتی بانقی ئێمە ساڵێک زیاترە بەتە حکوومەتی هەرێم بانقی نیشتیمان لە کۆتاییەکەیە تێ بانقی نیشتیمان دامەزرێکە ئەو بانقا وەکوێ بانقی مرکزی هەرێم ئەبێ تەمسیلی هەموو بانقانەکە ئەو کاتێ هەم بۆ داهاتەکان دەبتە یەک بانقی مرکزی ئەبێ بۆ کوردستان، هەم بۆ ئەوەی لە بەغدا و لە دەرەوەش باوەڕ پێکراوە بێ زیاتر. ئەو بانقە زۆرانەی کە هەمانە ئێستا ئەو بانقانە نامێنن، کەم دەکرێنەوە بۆ ڕادەیەکی زۆر کەمتر لەوەی ئێستا لە زیاتر لە 90 بانقی بازرگانی هەیە، ینی بەس بانقی بازرگانی ئەم باشی
ئەگە بە سپۆری بکەیت پسپۆر و 29 باقمان هەیە ئەوەش بەرنامەمانەیە ئەو 29 لەوانەیە بکەن بە 3-4 بانک بە تەکید تەسیری خۆی ئەبێ و بۆ حکوومەتیش باشترە بێ ینی ئەو کە داهات و پارە و بەهادەر دەچێت بۆ خان و بۆ کرێ و بۆ هەموو بابەتەکان کەمە بێتەوە ئەمەش زۆرێکە لە چاکسازی کە لە کەرتی بانقی ئەکرێت. ئەم چاکسازیانە تا چەندە کاریگەریان دەبێت لەسەر پەیوەندی و بەستنەوەی هەرێمی کوردستان بە بانکە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئێستا لە ڕێگەی پرۆژەی هەژماری منەوە ژمارەی زۆری بانکی گرنگ لەگەڵ هەرێمی کوردستان لەسەر هێڵن ئایا ئەم پەیوەندیانە تا چەندە کاریگەری لەسەر کەرتی بانکی هەرێمی کوردستان دەکات؟ بەڵێ هەروەکو باسم کرد ینی ئەگەر بانقی نیشتیمان کە دابمەزرێ ئەو بانقە ڕەبتی ئەبێ لەگەڵ بانقەکانی دەرەوە و لەگە بانقی مرکزی عراقی و بۆ هەژماری منیش تەبان ئێستا هەژماری من زۆر باوەڕ پێکراوە من خۆم ئەو فترەك پێشتا لە دەرەوەی وڵات بووم بە هەژماری من ینی معاملاتی ئیشکاری خۆم ڕای دەکرد ئەسڵم پێویستم بە بخاری کا شەر نەبووە بۆ ڕایکردن بۆ هەر شتێک کە بیکڕی لە دەرەوە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز جەمیل ئەبوبەکر بەڕێوەبەری گشتی بانکە پسپۆریەکانی هەرێمی کوردستان بە وەکالەت لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس.